بەڵام بە قسەکردنی زیاتر لەبارەی بارودۆخی سیاسی عراق لە بەغدا و بەڕێز هەرێم کەمەلاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق لەگەڵماندا پێکەوە گفتوگوی زیاتر دەکەین. بەڕێز هەرێم کەمەلاغام کاتتان باش. ئایا عەلاوی هۆشداریە داد لە پێکەنانی حکوومەتی عێراق بە بێسەدر پێشتریش چوارچێوەی هەماهەنگی دوو بۆچوونیان هەبوو بۆچوونێکیان دەیوت دەبێ ئۆکەی سەدر وەربگری ئینجا حکوومەت پێک بێنین بۆچوونیەوە لەم بارەیەوە چی؟ سڵاو لە ئێوە و لە بینێرانی کەی24 بێگومان لە چەند ماوەی ڕابردوو بە تایبەتی لە دوای هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە کابینەیەک هەڵۆشێنراوە و کابینەکەی پێنکەرا چەندین قۆناغی جیاجیا کە داواکاری شەقام هەبوو بە تایبەتی تشرینەکان خۆپیشاندەران و کۆمەڵێک بەریکەوتەی قورس دەرەنجام ئەو هەڵبژاردنەوە ئەو هەڵبژاردنەش دوای 8 مانگ داخوازی خۆپیشاندەران داخوازی شەقام داخوازی کۆمەڵێک کێشەی هەڵپەسێدراوی خزمەتگوزاری مەسەلەی ئاسایش و ئەمن و سەروەری عێراق کۆمەڵێک بابەتی تر بە شێوەیەکی دەتوانین لە هەنووکو خۆی ماوەتەوە بۆ ئەوەی کە ئێستا هەیە لەسەر ئەم بارودۆخی بە تایبەتی ئێستا قۆناغی سیاسییان بۆ داهاتوو نەخشەی سیاسی گۆڕاوە. نەخشەی سیاسی لە پێشتر بۆ ڕەوتی سێلایانی با بڵێن ڕەوتی سەدر و لەگەر هاوپەیمانی سولاسییان سێلایانی پارتی دموکراتی کوردستان و سەدر و هەلبوسی و باڵن سیادا ئێستا ئەم قۆناغە کۆتایی پێهات بە هۆی کشانەوەی ڕەوتی سەدر لە پرۆسەی سیاسی و پێکەنانی یان دەتوانین بڵێن کراند ئەم خاڵی چەقبەستووی سیاسی لە داهاتوو ئەم خاڵە چەقبەتویان شکێنرا دەتوانین قۆناغێکی نوێ لە نەخشەی سیاسی عێراق بەڕێوەیە مەسەلەی پێکەنانی حکوومەت ئایا ترس و لە ڕاوچی هەیە بێگومان ڕەوتی سەدر هێرشی سەرەکی سیاسی عێراقین و ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتارەکان دەتیان لە کار کێشاوە بێگومان ئەمە بۆ داهاتوو عێراق سەقامگیری نابێ ئەگەر لایانی کەم حکوومەتێکی ڕەشیدی یان دەستکراوە بێ لە کۆمەڵێک بابەت و ئەمەش پێمایە دەگونجێ و یان کراوە دەبێ بۆ نمونە ئەو ڕەوتی سەدر خۆی کشاوەتەوە کە باشترین ڕێگە ئەوە بوو بمێنتەوە لە ناو سۆنگەی پەرلەمان چەقی پەرلەمان ببێتە چەقێکی گرنگ بۆ گۆڕانکاریەکان و شەفافی چاکسازی گەر مەبەستیان چاکسازی وایە هەفتاسێ پەرلەمان چەندی تریشی لە کە خۆیان پێشتر ڕاگەیاند بوو وەکو ئۆپۆزیسیۆن دەیانتوانی ببنە چەقێکی گرنگ بۆ چاکسازی و ئایندە و هێزێکی کاریگەری فشار و چاودێریی بەهێز لەسەر حکوومەتی داهاتوو نەک بۆی کە ئێستا بۆ نمونە گەر شەقام بەکاربێنی خۆڕ لە ڕابردووش شەقام بەکار هاتووە نەیتوانێت ئامانجەکانی پێچی لەوانەیە لە فەوزە و کاری خراپ و ماڵوێرانی بۆ عێراق و مؤسساتی دەوڵەت چی بەدەستەوە بەدواوە نییە بۆی ئەوەی کە ئێستا هەیە وەکو ئاماژەی پێدا نەخشەی سیاسی گۆڕانکاری تاوای بەسەر داهاتووە چوارچێوەی هەماهەنگی ئەمڕۆ دەتوانین بڵێن بەهۆی دوێنێک کە کورسەکانیان زیادی کردووە و ئەو بربەستەی کە لە ڕابردوو هەیان بە نەماوە چەند خاڵەکەی دەیکەن لە داهاتووی نزیک یەکەمیان بەهۆی زیادبوونی کورسەکانیان دەتوانن حکوومەت پێک بێنن مافی شیعەکانە بەڵێ بە تاکید باز دەکەم ئێستا بگەڕانەوەی با بڵێن ئەم هاوپەیمانەی کە ڕابردوو بە ناوی هاوپەیمانی شیعە ناوماڵی شیعە بەیتی شیعە ئەمە تقریبان دەتوان بڵێن لەو چەند ڕۆژی داهاتوو ئەمە ڕێک دەخرێتەوە کوتلەی گەورە پێک دەهێنن لە چوارچەوەی کوتلەی گەورە ڕاگەاندراوێکیان دەبێت بە ناوی دیاریکردنی سەرۆکێکی ئەنجومەنی وەزیران کە ئەمە با بڵێن کاندیدی ماڵی شیعەیان کوتلەی گەورەی شیعە دەبێت ئەمە خاڵی کەم خاڵی دووەم ئەوەی کە لە ڕابردوو بە ناوی حکوومەتی زۆرینە ئەمە هەرچەندە لە بەرژەوەی کوردیش نەبوو بەڵام لە داهاتوو ئەم مەبدەئە نامێنێ مەبدەئی تەوافقە کە هەم لە دیباجەی دەستوریش و هەم لایەنە سیاسەکان وەکو کوردیش مەسەلەن ئێمە پێمان باش بوو مەسەن دوێنێ هەم لایەنی پارتیش ئەم ڕاگەیانەی هەبوو لە چەند سەرچایانی چەند مەزدەرێک و لە هەمان کاتیش دەیەکێتیش بە هەمان شێوە لایەنەکانی تریش مەبدەئی تەوافق بۆ کورد بە تایبەتیان پێکاتەکانی تر مەبدەیەکە هەم لە دەستورەوە جێگەی کراوەتەوە بۆ تەوازن و هاوسەنجی لە مادەی نۆی دەستور لە مادەی 120 لە چەند شوێنی تر کە باسی هاوسەنجی دەکرێت چ بۆ هێزەکان چ بۆ هەر بابەتێکی تر کە ئەمە مەبدەیەکی باشە ئەمەی کە لێرە مەبەست مەبیرێم ئایا ئەم حکوومەتەی کە داهاتوو مەبەستی دلە ڕاوکێ و ترس و ئایا سەدەکان لە دەرەوە دوو خاڵ هەیە دەبێت چوارچەوەی هەمانجی بکە یەکەمیان نابێت کەسێک ینی ببێتە مایەی
فشاریان شێوازێک لە ئێستفزاز و ئەوەی کار ڕوتی سەدر بەڵێ. لە ڕابردوو کێشیان هەبوو لەسەر هەندێک کەسیان هەندێک خەڵکیان مەبەستمان لەوە دێ نەک ماڵی شیعە لەداهات و کوتڵی گەورەی شیعە خەڵکێک دابنێن قبولیەتی هەبێ لەلایەن کورد گونجاو بێ لەلایەن با بڵێن ڕوتی سەدری ڕابردوو گونجاو بێ لەلایەن ناوماڵی شیعەش خۆشیان گونجاو بێ لە سیاسەتی هەرێمایەتی خوێنەوەی باشتر هەبێ کە عراقی نەبێتە گۆڕەپانێکی شەڕینی ململانەی ئێران لاگەری پێکەنانی تر ئۆپراسیۆنەکانی تورکیا لەلایەن چوارچێوەی هەمانگی خوێنەوەکی پێتان وانە سەدر هەروە بە ئاسانی دەستبەردار نابێت و دوڕەنگە دواتر لە ڕێگەی جوڵاندنی شەقامەوە کۆتایی بۆ حکومەتە بێنێت؟ من خاڵێک ما بۆ باسیکەم بۆت بۆی وەڵامی ئەو پرسیاری تۆ بدەمەوە خاڵێک کەم گوتم ئەوە بێ کە دەبێت کەسێکی گونجاو بێ نەبێتە با بڵێن بێزارکەری هیچ لایەنێکی کوردی پێکاتەکانی تری ناوشیعە سنە ئەمە پێویست دەکا ئەو کەسە گونجاو لە عێراقدا هەیە یان چوارچێوەی هەمان جەمە بکە. خاڵی دووەم بەڵێ هەیە هەیە خاڵی دووەم ئەوەیە کە وەڵا ئەوە ناوماڵی شیعە و بڕیارە دەدەن چێ بەڵام ئەکەیت هەیەە و چەند ناوێکەیە با خاڵی دوم وازکەم ئەو کاتی توانی مناقەشەوە بکەین. بابەتی دووەم ئەمڕۆ عێراق تاکە سەرچاوی سەرەکی عێراق نەوت ئەمڕۆ لە نرخێکی بەرزدایە توانمانی ژێرخانی ئابووری عێراقیان ئەمانەی کە عێراق لە ڕابردوو قوربانی بۆ دانیان زیانی بەرکەوتووە بەهۆی دابەزینی نرخی نەودیان بوونی کۆڤید نایان کۆمەڵێک ئەو بابەتانی کێشەی ناخۆ بەڵام عێراق ئەمڕۆ توانین بنێن ئەم سێکتەرێک کە سێکتەرێکی سەرەکی ئابووری عێراق نەوتە عێراق ئەمڕۆ لە ڕەوشی ئابووریەوە ڕەوشێکی باشی هەیە حکوومەتی داهاتوو دەستی کراوە بێ یەکەمیان ڕەزامەندی هەموو لایەنە سیاسەکان دوو ئابووریەکی ئێزگار بەهێزی لەدەستدایە کە بەهۆی بوونی نرخی نەوت و کێشەکانی ڕۆژهاتی ناڕاست و دنیا با بەڵێن بەگشتی ئۆکراین رووسیا و ئەمە لەوانەیە کاتی زیاتری بێ و نرخی نەوت لەم نرخی کە ئێستا هەیە کە ڕێژەیەکی بەرزە لە سەر 120 و بەسەر دەکەوێت دێتە خوارێ و ئەم ڕێژە لەوانەیە لە $100 لە ساڵێکی تریشنێتەوە خوارەوە بۆیە ئەم بە حکوومەتەی داهاتوو دەستی کراوە دەبێت بۆ خزمەتکردنێکی تەواوی خەڵکی عێراق و شەقامی عێراق و داواکارەکانی کە لە ڕابردووەک و شەقام هەیە بوو و خۆ پیشاندەران لە هەمان کاتیشدا ئەو واقعی کە ئێستا هەیە بۆ نمونە لە مەدینە سەدر ئەمەی کە لە چەند شوێنە کرا بچی لەوێ دەربی کە بۆ نمونە مەداواکارەکانیان چین ئەگەر لەو چاکسازیەوە دەبێت دەستی پێ بکە کازمی ئەو کەسە بێت کە ئێوە باستان کرد لە نێو سیاسەتە ئەو کەسە گونجاو بێت و ڕای هەموو لایەنەکانی لەسەر بێت؟ کازمی ژێشێک لەو کاندیدانەیە بەڕێز کازمیش لەو 2 ساڵەی سەرباری کۆمەڵێک قەیران و کێشەی ئەمنی و ناڕێکی نێوماڵی شیعە و ترسی تەقانەوە و شەڕی ناوخۆی نەماڵی شیعە توانبێت تا حدێکی باش ئەم هاوسەنجەی ڕاگرت بوو بەڵام ئەمە دیسان دەڵێمەوە ئەم ڕاگەاندن و ناوهێنان و دیاریکردن و بڕیار لەسەردانە کوتلەی گەورەی شیعە دەبێ و ئەمە دەتوان بڕیارێکدا بەڵام ئاماژەم پێدا کەسی گونجاو هەیە لەنێو ماڵی شیعە کە ڕێکەون لەسەری هەم بتوانێت لە وڵات داهاتوو حکوومەتێکی بەهێز وەڵامێکی بەهێزی هەبێ بۆ هەموو ئەو ئەگەر و تەحەدانەی کە لەسەر عێراقەیە لەسەر ئابووری عێراقەیە لەسەر سیادەی عێراقەیە لەسەر ئاو ژیانی ئایندەی کشت و کاڵی کۆمەڵک بابەتی گرنگ هەیە کە پێویست دەکات حکوومەتێکی بەهێز پشتگیرێکی بەهێز و خۆشی عێراق ئابووریی بەهێزی لەدەستا ئەگەر نەیکەوە ئەو کاتە کۆمەڵک پرسیارە بۆ نایکەن ئەمە ڕەنگە دوجار ئەوە ببین کە خەریکە نێوماڵی شیعە ئەبێتەوە یەک و گرفتێکی وەها نابێ و کار بۆ پێکەنانی حکوومەتی عێراق دەکەن ئەنجا ئێستا بێ کورد چی بکات بەتایبەت یەکێتی و پارتی چۆن مامەڵە لەگەڵم بارودۆخی ئێستای عێراق بکەن و ڕەنگە جارێتتر ململانەکانیان لەسەر پۆستی سەرۆکۆماری سەر هەڵ بداتەوە لە کاتێکدا لە 4 ساڵی ڕابردووشدا هەردوو لایەن بە کاندیدی خۆیانەوە چوون ئەم جارە شەر بە کاندیدی خۆیانەوە ڕەنگە گرفتێکی وەهاش نەبێ. کۆمەڵێ دەستوری عێراق کۆمەڵێک دەستکەوتی گەورەی بۆ کورد تێدایە ئەم دەستورە بەویست و ئارەزووی هەر لایەنێک حکومڕانی زۆرینە توانتی بەکاری بێنێ و نەبووتە سەرچاوەیەکی ئارامی شەقامگیری بۆ عێراقیەکان کە نەخشەی سیاسی و ئیداری و داهاتوو گرێبەستێکی کۆمەڵایەتی لە چوارچێوەی عێراق مانەوەی عێراق بەم دەستورە یەکڕێژی عێراق بەم دەستورە یەک پارچەی عێراق بەم دەستورە دەبایە ئەمە حسابی بۆ بکرێت بەڵام بەداخەوە وەکو ئاماژەم پێدا یەکەمیان بیرکردنەوەی عێراق بە شێوەیەکی گشتی و
نەبوونی یەک ڕێزی و تەبایی و یەک گوتاری کوردی لە بەغدا کە ئەمەزەری زۆری گەاندووە ئەوەندەی لایەنە سیاسەکانی کوردی سەبارەت بە کێشەی لاوەچی خەریک بوونە ئەوەندا بە کێشەی سەرەکی و خاک و خەڵکی کوردستان خەریک نەبوونە و ئەمە دەتوانم بەرامەک لەوانەیە کاتی ئەوە نەبێ لەوانەیە کاتی پێوێ ڕوونیشکەینەوە بۆیە ئەوەی کە پێویستە لە داهاتوو بکرێ کە زیاتر زەرەر لە نیوە بگەڕێتەوە بڕیاردان لەسەر ڕابردوو ڕۆیشتنی ینی کورد بە دوو بەشەوە بۆ یەکیشان بچێتێنە ماڵی شیعیەکیانە دەرەوە یەک بە شێوازێک زەریش پێگەیاندون ئەمە لەلایەک دوو نەخشەی سیاسی عێراق لە داهاتوو یان نەخشەی ئیداری و حکوومەتی داهاتووی عێراق وەکو ڕابردوو نابێت کۆمەڵێک پرسێ دەبێت گراب بکرێتەوە مەسەلەی مەلەفی نەوتە مەلەفی نەوت بەهۆی بڕیارەکانی دادگای فدرالی دەبێت کورد خۆی ئامادە بکرێت لە چوارچێوەی یاسای نەوت و گاز بتوانین مادەکانی دەستوە لە 11 بەکاری بێنین غیتایەک یان لە چوارچێوەی دەستور و ئەم یاسایە ماف و دەستکەوتەکان و ئەو مافە دەستوریانێک کە هەمانە لە یاسای نەوت و گاز بتوانین دەستەبەری بکەین خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان زەرمەند نەبێت ئەمە لەلایەک لایەکی تر ئەوەندەی خەریکی لێدوانن دژی دادگای فیدراڵی و ئەنجومەنی دادوەری عێراق ینی با بڵێن مەسیق ئەنجومەنی دادوەری باڵا دەکا باڵێ بە کوردەکەی ئەمانە بۆیە ئەوەندەی خەریکم باشتر لەوێ بە خەریکی ئەوە بن ئەم کەناڵە بدۆزینەوە کە کەمترین زەرەرمان پێ بگەێنرێ بە تایبەتی مەسەلەی بریارەکان دادگای فیدرالی مەسەلەی هێزی پێشمەرگە لە داهاتووی عێراق ئێمە بتوانین فەرمودوو لیوامان هەیە بۆ ناوچە شێشە لەسەرەکان پێکێنراوە ڕۆژێک بە بیانوی میزانیە ڕۆژێک بە بیانووی خۆمە دوو دەوڵەت نییە و دوو سنوور نییە ڕۆژێک هەر ڕۆژێک بیانیەکان بۆ دۆزنەوە بەڵێ سپاس بۆ بەشداری بەڕێستان هەرێم کەمەلاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵماندا بوویت سپاس بۆ بەشداری سپاس بۆ ئەوش کاکە